هاوڕێن و کاتان باش ئەمڕۆ تاوانشکە باز دەکەین دەمانەوێت ببین بە بەشێک لە ئەرشیفی زانیاری دیارە وتمان ئەو قسانە ئێمە دەکەین مانای ئەوە نییە کاملە ئەکرێ بە دوواچوونی زیاتر بکرێ بەڵام ڕووداوەکە ڕوویدایە کەم و زیادیت پێدەوێ چۆن بووە چۆن نەبووە ڕەنگی لە هەندێک شوێ کەم و کورتیەکەبی بە تایبەتی هەوڵم دا وێنەی قوربانیەکانی بەردەست ئەو تاوانە بەدەست نەکرد ناوی بابوو با پیرشانمان بەدەست نەکرد بەس ناویان وەرز کرد ئەوەش ئامان زمان ئەوەیە بە ئەرشیف بۆ دکۆمنت بکەین وەلو بڕی نووسین بە ئەو تاوانانە مەسئولەکان هەست پێ بکەن هەتا زیندین لەبەر چاویان بڵێن ئەوە دەفتە مێژوتەنە ئەو مێژووە ڕەشە قەترانیە نەوەک ئەو مێژووی کۆیلەکان ئەنگۆوان وان نابوو پێچە ئەو مێژووی ئێمە باسەکەین ئەو تفونەعلەتانەی خەڵک دەیڵێ ئەوە دەفتە مێژووی ئەو مەسئولانەی کوڕە ئیجاش و خائینەکانی کۆن هەمان شت بەس ئێستا تەکنۆلۆژیا هەیە بۆیە بە ئێستا پێیان بڵێن ئەوە مێژووتان دەبی نەوەینەوەکانیشتان شەرمەزار دەبی وەکو تاغوتەکان وەکو هەموو فیرعەونە تاوانبارەکان وەکو هەموو جەلاد و نازی فاشەکان ئەو مێژوتان بەبەردەکەی هەرگیز مێژووتان ئەوڕۆ دەخۆن لێ دەخڕن دەگرن دەکوژن بەس بەشەیە نەوەینەوەکانیشتان هەیە کە شەرمیان پێ دەبی بەعستان بکرێت هاوڕێنە ڕووداوی باز دەکەم یەکێک لەو ڕووداوانەیە بەس بەلەوەی بچمەوەی بە هیوام هاوڕێ زانیاریی زۆر سەیریان دوێنێ پێگوتم بە هیوام خەڵکی هەولێرە پەیوەندیم پێ بکەن ئەڵێن 6 هەفتە لە بۆ 2 مانگ ینی 8 هەفتە دوای سویەکی ئابەکە ئەو پەڕی کۆتایی سپتێمبەر و سەرەتای ینی ناگاتە ئۆکتۆبەر مانگی 96 تەقینەوەشی کچکە لە بەردەم محافەزەی ڕوویدایە 3 پۆلیس پاسەوان بوونە ئەو 3 پۆلیسە کەس نازانی چارە نووسیان چی لێهاتێ ئەوەندەیان تەعزیب داینە لەم پۆلیس بە لەوێندەر بووە مەرج نییە پۆلیس کردی پاسەوانی وێندەر ئەڵێن نیوە مردیان کردن بەس بە لێدانانی خەڵک دیتی بووی بە هیوام ئەگە یەکێک زانیاری هەیە بە ئەو پەروەندەش هەڵ بدرێتەوە ئەزانم کۆن بەربەریانە بێقانونیانە بڕوا بکە عەشائیریش نەچوە عەشائیریش کۆمەڵێک پرەنسیبی هەیە بەربەری بوونە چەتەگەری بوونە هەردوو حزب ئەمە بیرمان دێ خۆ لە ئەوەی لە شەڕی ناوەخۆ کردیان بڕوا بکە داعش بە پرەنسیبتر وەریز نەبوو مەزموعەک دیلیە بوو ئەوانە دیل نەبوو هەر لە ناو شەڕەدایان کوشتەوە بەهەرحاڵ ئەو 3 پۆلیسی هەولێرەی محافەزەی ساڵی 96 ئەو پەڕی مانگی ئۆکتۆبەر بووە گیراینە و زۆر ئەشکەنجە دراینە ئەنی خەڵک دیتیتی دەیانگوت ئەو پەڕی واشیگەریەگەریان کرد بۆیە بە هیوام ئەگەر زانیاری هەیە ئەگەدارمان بکاتەوە دوو بێمە سەر ئەوەکەی ئاڕێ نوازام ساڵی 97 دەبێت 4 چەکداری دەوخوا دەوم نایە بەرەمزایی مالی یعنی بەڕاستیوە کۆن لەسەریان دەگۆدایان ئەوە بە زەعیمی هینەکەیتی ئەگەنە زەعیمی تیت بکەینە شەکەر هیچ هەمە تشتدەن کاکە زەعیم عومەر موختار زەعیمە ئۆجەلان زەعیمە ئۆشیمنە زەعیمە ئەوانە زەعیمن بەهەرحاڵ ناوەکە ئەو نازەعیم عەلی 4 چەکداری کە ئەو کات وەزیری پێشمەرگە بووە لەو فترەی لە فلکەی مەسیفیەوی بەرەو سەتەلایتەکەی کوردستان تێڤی دەڕوات بۆ بارەگایان لەوێندەر بووە ئستدام دەکەن لەگە 2 بارزانیان و کێشەکەیان لەسە ئەو یەشێک لەوە نازام زێندینەکە کە خەڵکی سوورچی و خەڵکی گوندی هەرەش بووە ئەو زێندینە تەفسیرەکێ حەزی لە یەشێک لە کچی بارزانیەکان کردی کفرە ئەوان بۆیان هەیە ینی بارزانەکان ئەو قانونیان هەیە لە بۆیان هەیە هەر عەشیرەتێک پیاوەکانیان بینی بەس کەس بۆی نییە ژنی بارزانی بین کەس بۆی نییە یعنی ئەگەر ملیاردێریش بی لە بۆت نییە ژنەشی بارزانی بینی ئەگەر سوورچی و هەرچی بی یعنی ئەوە قانونە لە کنیان بەس بۆ خۆیان لە بۆیان هەیە جە من ئەوڕۆ ئەوم بەبیرهاتەوە وەخت خۆی هاوڕێیە گوتی برادەرێکم بڕوا بکە کە کەسش مامۆستای بەڕێزیشە بڕوا ناکەم قەت ڕۆژێکەوە بیگوتی لە نۆتیەکەنەوە 2 بوو شوا بوو ساریان لە هەولێرە لێ دزی بووتی کەشفویەشێک لە پاسەوانەکانی سودات بارزانی چۆڵامەش چینەکە سوداتی 5-6 ڕێژ سپی گوتمان کاک سودات ئەو سیارەکە دەزرایە و پاسەوانەکەین گوێ وتی وەڵا ڕاستەکە
ئێوتی بماندەنەوەتی شتوالە نییە بارزانەکان بۆیان هەیە ینی مڵک هەموو شتێک بکەنە مڵکی خۆیان گوتی نەوێرانی هاتیینە دەری قەزم لە ژن زۆر خراپترن بەڕاستی ئەوە دەبی بەعز بکرێ هەتاوەکو ئەوانە تێبگەن نەنە تەبقەشکەنەوە چەمو خەڵکن بارزانەکان برای ئێمە ینی بەشی زۆریشان قوربانی دەرن هاوڕێیان ئێمە بە نەفرەت قەت لە هەموو بارزانەکان نەکەین نخبێش سڵتەیە ئەو شتانە دەکە بڕوا بکەن قوربانی گەورە ئەوانن چکو لە هەموو شتێک دابڕاینە و هەموو لایەک تفونالەتیان دەکە لە کاتێکدا ئەوانش قوربانی وەکو ئێمە نخبەیەکی کەمیان هەیە بە تایبەتی قورژیدەکان نەکبەتن زۆرترین قوربانی ئەوان دەدەن بەهەرحاڵ ساڵی 97 ئەوازان مەگە خەڵە نەبم ئەو مەفرەزەی نازەئیم عەلی لەکن فلکەی مەسیفی ئەوی لە بۆ لای سەتەلایتەکەی دەڕوات توش سەنسەکدارێکی پارتی دەبن دەبتە شەڕ و ڕاکێشان و تەقا لە هەردوو لای یەکێک دەکوژێ لەو سۆرانیەکانیان جەماعەتی وەزیری پێشمەرگە یەک دەکوژە ناوی زەینەدین بووە کە گوتم سوورچی و خەڵکی گوندی هەرەش بووە کە گوایە ئەوە حەزی لە کچێکی بارزانەکان کردیە لە ئی بارزانەکان پاسەوانش تایبەتی مەسعود بارزانی دەکوژێ ناوی عوسمان دەبێ عوسمان تر کە بارزانەکان ئەو خەبەرە زانن گردەگرن هجووم بە تایبەتی وەزیری بارزانی کە ئەو کات مەسئول لیواییەکی مەسعود بارزانی بووە ئەڵێن هەتا نەگەڕایتەوە لای مەسعودیشی ترە من نازانم ئەو شتانە دەکرێت گفتوگۆی لەسەر بکرێ هجووم کو بارزانیە گەنی دنیا خراپبووە ئیتر تەوقی خستەخانە دەکەن چکە ئەو دووسەیەکێت کە دەبردرێنە خستەخانەی مەسیفی ئیملازم کەریمی وەڵا لەوێندەر تەوقی بۆ دەکەن لە هەمووی نکتە ئەوەتر مەهزەلەتر لە تاریخ ئەو هێزە لیوایی وەزیری کوڕی مەلا مستەفایە کە برای مەسعود بارزانی ئاسایش لە ژوورێکی دەکا و سزنیان دەکات وای ئەوانە ئاسایش نیان دەبی ڕێنەدەن هەمویان لە ژوورەشی دەکەن دەچن هەر سێ بریندارەکەی بە برینداری دەردەینن هەندێک تەفسیر هەیە گوایە بردراینە لە ناو مەسیفی بە سیارەی لە دووخۆیان ڕاکێشرانە بە چەقو و هەربە و ئەوانە لێیان داینە دوای ئەوە هیناکیان لە بەر چاوی خەڵک کو بەعس وەختی خۆی فیرار و شتی دەینا لە بەر چاوی خەڵک ئەعدامیان دەکرد و لەبارن ئاوا هەر سێ بریندار بە برینداری لە دیواری خەستەخانەی مەسیفیا زۆر کەس دیتیە دەتوانن بپرسن گولەبارانی کردیە وەزی بەدەست خۆی گوتێگە خوا ئەنگۆی نەکوشتیەوەس ئەم دەتانکوش تۆ سەیری ئەو وەحشیگەریە لە بەرامبەر چێش چەکداری خۆیان و چەکداری سادەش نا و چەکداری وەزیری پێشمەرگە ئەنی ئەوی کە ئینقلابەکە لە دنیاە ئەوی کە لە دوای ڕئیس وزەرای دێ هەتیچ بە برینداریش یعنی ئەتوەرە داعش بە داعشاتی خۆی دیلی هەبووە کە دەیگوت دیل لە قانون تاویتر دەبی ژیانی بپارێزی وەکوم ئەگەر پێشترێ 2 دقە پێشتر برایەکەتی کوشتە ئەوە پرەنسیبە تو بچی بیکوژی ئەو جەریمە گەورە ئەوزە برینداریش بی لە خەستەخانەش دەریبینی کورەوە نازانم چ بەربەریەتەکە و بەربەریەتی 500 ساڵ لەمەوبەرە چکو بڕوا بکەن عەشائیریش کۆمەڵک پرەنسیبی هەیە خێڵ کەسی وەزیری بارزانی وای کرد هاوڕێیان ئەو کەسانەی ئەوە بوون 4 کەس بوونە دەستۆرانیەکان ئەوەی بارزانەکانیش گوتمان عوسمان یەک لەوانە بووە زەینەدین بە ئەوە کێشەکەی بە حەزی لە کچەکی بارزانی کردیەوە وەکن ماڵیان داهاتینە ئەو سەید کە بە هاوڕێی بوونە سوتفەیە لەگەری بوونە ئەو دەمی کە تووشی پێکدادانەکە بوونە یەکێکیان خەڵکی چەمەدوو بز بۆ سوورچی بۆ دەرێن دویان خەڵکی گوندی زیارەتی خۆشناوەتی بوونە یەک ناوی تەیب بووە یەک ناوی سەباح بووە بەداخۆ ناوی باو باپیریانمان نەزانی بەس خەڵکی گوندی زیارەتی خۆشناوەتی بوونە تەیب و سەباح هەر سێکیان چەمەدوو بزێکە تەیب سەباح لە بەر چاوی خەڵک گول لە باران کراینە بە برینداریش وەکو ئەڤاڵەکانی پەکەکە کو پەکە لە شەڕی ناوە ئەو کۆمەڵکوژەکەی هەولێر 50-60 چاهی نادەرێ گولە بارانیان کرد ئەوە شەماشت دوای ماوەیەکی هاوڕێیان بەڵێ بچمەوەی با ئەو تەفسیرێکی شەیە گوایە جەمال مورکە
خۆی پچڕیتەوە بۆ ڕزای معالی گوتی وەرە با قبوڵ نەکەین ئەو هەموو ئیهانەی ئەوە تەفسیرەکە بەس ئەم پرسیم زیاتر لەو خەڵکانەی کە ئەو بە وتی ڕاست نییە برینداربوونی مورتکە جەمال مورتکە لەگە بابی بە شەڕعاتیە شەک بووە بە خۆیان هەندێک دەرێن لەسەر هەندێک وەزی چوە گولەکی تەپی سەرچی وشتە لە ناو ماڵی خۆی هەندێک دەرێن بابی لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی خۆیان نازانم بابی خۆی لێدایە چکو زیران بوونە ئیتر تەفسیرەکە دیار نییە بە زەعیفە کە جەمال مورتکە چکو دوایە ئەو کوردیانە سەرکردایەتی و ئیحتیمامیان پێدا چکو ماڵی بارزانی داڵغە لە هەر یەکێک بدەن هەر یەکێک بکرێتە دەری بازە نایەتەوە ئەوانەی براز کرد ئەو تەفسیرە منطقی ترەکە لە ساندێ نەبووە جەمال مورتکە بە خۆی تەلەڤیزۆنی هەندێک تەفسیری سەقەتی هیناوە بەس کەس بڕوای پێ ناکە هاوڕێیان شتەشکە بڵێم لەسەر ئەوە من ئەوە ئامانجی ئەوشمە سیدات بارزانی دوای ئەوە چوو سڵح بکات لەگەر ئەو بنەماڵە خۆشناوانە زیارەتیانەی مەلازادەن دەرێن خەڵکی مەلازادەکانی مەسیف و ئەو منتقانان خۆیەک برادرێک دوی نووسی بوون ئەگەر ئەو بارحاڵ دەرێ مەلازادەکانی ئەوەن زیارەتینە ناوی مەلایەکەی زیارەتی مەلازکو زۆرینیان لەگەڵ ساڵح مەلا مەسئولی حمایەکانی زەعیم عەلی بوونەوە ئەوەندەی بیرم دەوێت پاسەوان بانجیان دەکرد سوورچی بوون ماڵیان لەگەڵ ڕێژ سوورچیان بوو بارحاڵ مەلایەکیان دەبی ناوی قاسم دەبی مەلا قاسم مەلای زیارەتیەکان دەبی کەسێکی بە عەزەت نەفس و بە کەرامەت دەبی مرید و شتی خۆی دەبی سیدات بارزانی دەستەکەنی سڵح بکرێ لە پای ئەوە وەچی مەردان سڵحی نەکرد بوو بۆت لێ دەگەڕێن یعنی تەلمی هەچوایدا بوو ئەمە دەستمانی ئەوڕۆ لێی دەگەڕێن خین پارەمان ناوێت لەم ئەوەی ئامانجیمە ئێستا کە باز دەکەین ئەوەی بۆ زادەی دروستبوونی ئەوەی پێتان دەڵێن بوو سڵح ناکەین تا ئەوە نابین لە خینی خۆمان خۆش دەبین بە دەستمان یعنی تەلمی هیوایدا بوو ئەنگۆ دەستان هەیە ئەمە دەستمانیە با وەزاکەوا بڕواتە ڕێ تاوانە شتێکی زۆر جوانە زۆر تەبیعیەت و دەرەقەت نایی وسکت دەبی بەڵام نەک وەکو ئەو هەموو بنەماڵە سەر و خێڵە دیارەی یان کەسایەتیە کە ماڵی بارزانی زۆر لەوانەیان خراپتر پێکرد یەک لە دوویەک چون تەسلیمی ماڵی بارزانی بوونەوە و ئێستا بەشەشیان بوونە نۆکەری ماڵی بارزانی ئێستا باس دەکەم هاوڕێیان ماڵی فاخر مێرگە سۆری ئەو تاوانەی لەگەرەوان کرا کەس نەکرا بەبێ ئەوی تەرمەکانیان بدەنەوە بەبێ ئەوەی داوای لێبوردن بکەن ماڵی بارزانی ئەن تەبیعیە دوو لە هەموو شوێنێک کێشەیەکی کۆمەڵایەتی دەبی دوو بنەماڵە سڵح دەکەن بەس ئەوە سڵحکردنەکە ئەو بنەماڵانەی کە تەسلیمیان دەبنەوە دەستە ناو ماڵیان نەجاتی ماڵی بارزانی بێن داوای لێبوردن بکەن غەڵەتە کرایە تاوان غەڵەتیش چێ ئەوانە پارە دەدەن سڵح دەکەن بەڵام هەر بەردەوام لەسەر ڕەفتارەکە خۆ یەکێک بێعەقڵێکی کرد جاری دۆم نایکاتەوە تۆ وەرە ماڵی فاخر مێرگە سۆری زۆر کوردەواری گوتویمە زۆڕێتی نێرینەیان کەس نەهێشت نازانم یەک گەنجیان مایە یەکە دووە چەندە لە کوڕەکانی لازم لە برازاکانی هەر هەفتەش کوڕی کوشترا بابی بە تەمەنش 7 ساڵی کچی ئەوزە چوون سڵحیان لەگە کرد من بەداخەوە کچی فاخر مێرگە سۆریم دیت بە شان و باڵی نێچیرا بارزانی هەڵدەدا کە مەکتەبەشی بە ناوی بابی کردەوە کەچی ئێمەمانان دەبی شەڕی کۆمەڵکوژی ئەوە کام بکەین ئێمە دەبی کۆمەڵ ئەوە بکەین چ بێ کەرامەتیەکە و بەشێک لە کوڕەکانی فاخر مێرگە سۆری ئێستا لە پارتیەکان پارتی ترن دووسێ کوڕی هەیە چەند شەرمە ماڵی عومەر ئاغای سوورچی عومەر ئاغا و کوڕەکانی و بەس زەید تەسلیم نەبووە ئەو قەتل و ئامایان لەگە کرا ملی خۆیان شۆڕ کرد چوینەوە دانیشتینە ئێستا بەشیان خۆخوایانە ئەو کوڕە عەلی حوسێن سوورچی سەردانیان بکە ماڵی قادر ئاغای برادۆسی لەو ماوەی ڕاگەیەندرا لە هەمووی شەرمەزارترم ماڵی عەلی عەسکەری بوون چوونەوە ماڵی مەسعود بارزانی لە کاتێک دەکاچی منە تو حزبەکەت لە پشتە
تفيست بوي أتوبتي مالي مسعود بارزاني هاوري عم بروابك يعني جاي زور تأسفه زور بي السيمبولو كساعتي ديارة درم نعلم زي علي باك بوا بايم عليش باخو جرائمي كده بعض ذكر كهاوري عن سن بدواتون دكي تسني هني دكي دنياك تاوان لهمو مسؤول كان بهمو رنگ كان هبوا كون نبوني أو بوا ده استعملوا سردمي دجن هم روج ديان تاوان ينكشف دكين رسوان دكين دوكومين دكين ناقرين أوا وكو سباي بازاران هبو برادرشي كومالاي إيران دي قوت ودهاتني هر رميمان دكين أوانيا هرب الله أكبر يقول تاو ندبو واسبش كدهات واسبش كدهات شيء مهرادين أخير قلت بس صدعان معك كشت هو شوية هاوري أمبرو يعني قصد من لبيع الزد نفسي دولة من دكان دي لولاش مالي ملا قاسم أو دو مال فقيرة تا استعمادني تنازل كان يان مالي شيء صدشت يا مالي شيء دويدات يا مالي شيء كاولا برامبر يشيتي مالي محمود سنگاوي دبيني مال هجارة كان تنبع الزد نفسه بكرامة بس دولة من دكان سروق خيلة كان كسايتي ديارة كان مناله كان يعني چند بكرامته ذليل چون باوچان دكنا يارم انسان ناكري باوكان يعني بوان بيور كبلان تأثيري خويه يعني من كدبينم من دالي زي علي عسكري چونه كن مسعود بارزاني إلي والله لذي خوم شيء يعني تاواني هكاري لام بتسوكتر دبتوا يعني كم ترباز دكا من كذا بيني بسوزاني خال الشهاب وعدكا بيقوم عن خال الشهاب لبرت سعود أو تردبي تو كذا بيني مثلا بنمونا بنم علي معمر الشا يعني الشهيدة ديار خش الشهيدة أرامي براسي لقر صفية شتي ولا حمكاتشتا الشهيدة أرامي لا بتسوق دبتوا يعني بتسوقنا يعني أو قدسيتنا ونيا خانة وهذا كان يعني بتوان ريزي بقرن باوا بقرن ريزي يعني ببرزي بقرن حسيت بيني قال السلطة دبل يعني إشي قورة كان من علي زور بي أو مسؤول كساعة ديار أنا ريز الشهيدة كان إخوان ناقرن كسيمبولن كاكا سيمبولن بدزنا كبي أوي آمان زي ما علي ردايا ورا أبنا مال هجارانا بو هجاري كدرقتنا أن أمادنين الصلح بكن كتاو كاكا مخونا لين يعني بروبيكو جوا ناوش أشاعيرية بس بلاي كم ويلي أبكى نويري جارش كزريم أبكى نويري هاد بردوان بيقول دري أو بردو سؤال كي صلح دكين هربا باري ملتش مالي بارزاني سبحانه ذاك مقابلة كسيتش خو عنددن وش كردواري ملا كردواري ما وشتانا دبو كزدرا بس باري ملت يعني يلا دخلي ملتا پاره عنده دنیم هنده منصبی عنده دنیم او پروش فاخر مرگ سوری او چی عنده کن یعنی نقطه که لیه دایا لی گره شهیده کان تن ببرزی را بگرن کسب شهیده دیاره کان سیمبوله کان بچگنا کاته و خانواده کانی خوان نبید چند شرمه و چند زوانه او مال هجارانه وكو قلتم تأو زيارتيانا كأو تيروش كي إمابو باشا شلوي أو آمانزي أو فيديو إمايا تمال شهيد سرداش تويدات كاوا قلم يعني آمادانين صلح بك باب الروا يعني كي مشكلة ليه قرر قرينك ببرزي شهيدة كان يخوان راقرتي أبوي أما معناهنش وما لديه ببردوام أو أنا ببرزي رابكري آخر خوهاور يعني أجمل مصطفى كركاني أو ندبع يعني جملة كوتاي سياسية ظلم أجمل مصطفى مسؤول أنا أو هاي نكرد بكركاني وبرازا كاني وخلق أبو درزر قلم مصطفى ندبع جلال طالباني أو بافيل الشيت قبادة من الباني هيروجني أو هم فزاعتها نكرد وخلق أبو درزر قيني لطالبانيش ندبع خوبا من النوشيجوان يعني كركاني وأنا نكرد بها زور ببرزي بعد وسطه أوي لنا يندبن أوي ضعيف يعني هذا كان إما معنان پروند لدو پروند أو مسؤولانه دربين رفتاري كركاني أنا كز دجمني باوكا كان يعني من دالكان يعني نبي ومن قصيكو تايش معي ببين الخلشي هزار سنبع عزد نفسه وخلق دولة مندو أوكش سنبع كرامته كاتش خوشتا فيديوشكا كهول دادم أزاري باز لوطان لوكم شون نهاد بارزاني لناو مكتب سياسي
جێگیری مەسعود بارزانی دایتە بەر شەق و تف و پێلەقان کاتە چ خۆش.